بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی دووەم 1958 بۆ 1961. کورد و شۆڕشی چواردەی تەمووزی 1958. چواردەی تەمووزی 1958 بۆ ئەیلولی 1961. بەشی چوارەم. کورد و شۆڕشی چواردەی تەمووز. پارتی دیموکراتی کوردستان. پارتی لە 16 ئابی 1946 لە بارودۆخێکی ناسکدا دامەزرا کە برێتی بوو لە تەوابوونی شەڕی دۆمی دنیا و تێکشکاندنی نازیەت و یەکاڵابوونەوەی ئاسۆیەکی نوێ لە بەردەمگەلانی تامەزروی ئازادی و ژینی بەختەوەرانەدا. ئاسۆیەک بەرەوڕووی گەلی کوردستان کرابەوە بە دامەزراندنی کۆماری کوردستان لە مەهاباد. بە مەبەستی یەخستنی ریزەکانی بزوتنەوەی کوردی لە کوردستانی باشووری عێراقدا. بارزانی و هاوڕێیەکانی لە مەهاباد تەکبیریان کرد و دوجار کاک هەمزە عەبدوڵڵایان نار بۆ کوردستانی عێراق کە نامەی بارزانی ببا بۆ بەڕێوەبەرانی حیزبی شۆڕش و ڕزگاری و کەسانی سربەخۆی نیشتیمانی و سەرۆک هۆزەکانی خاوەن هەستی نیشتیمانی. داوای لێکردن دەست بدەنە کارێکی نیشتیمانی ئەوتۆ لەگەڵ ئەو قۆناغەدا بگونجێ و پێشنیازی کرد حیزبێکی دیموکراتی کوردستانی وادا بنێن کە خەباتی ڕزگاری نەتەوەی کورد ببا بەڕێوە. دوای پرسوڕا لە نێوان سەرکردەکانی هەردوو حیزبی شۆڕش و ڕزگاریدا گەیشتنەوەی بڕیاری هەڵوەشاندنەوەی خۆیانیاندا و لە کۆنگرەی 16 هەشتی 1946دا حیزبێکی نوێیان پێکەوە ناو بارزانیان هەڵبژارد بە سەرۆک. نەتەوەی کورد ئیمپریالیزمی ئینگلیزی بە یەکەم بەرپرسی ئەو بەش بڕاویە مێژوویە دەزانێ کە تووشی بووە و بە بەرپرسی دابەشکردنی کوردستانی دەزانی بە پێچەوانەی ویستی ڕۆڵەکانی. لەبەرەو هۆیانە شتێکی زۆر ئاساییە کە نەتەوەی کورد بە چاوی دۆستی ڕزگارکرد بڕوانێتە یەکێتی سۆڤێت کە غەنیمی هێزداری ئیمپریالیزمی ڕۆژاوایە. ئەوە وای لە ڕێکخراوە سیاسیەکانی کوردستان کرد یا ڕێبازی مارکسیەتی لێنینی هەڵگرن یا بە شێوەی ئەوان بڕۆن بەڕێوە کە دەتوانین بڵێن ئەمە لە داخی بەریتانیایە نەک لە بڕوای سیاسی لەلایەن هەندێکیانەوە بەڵام هەندێکیش لە ڕووی باوەڕەوە بوو. پارتی دیموکراتی کوردستانیش وێڕای حیزبە نیشتیمانیەکانی تری عێراق تێکەڵاوی تێکۆشان دژی ئیمپریالیزم و ڕژێمی پاشایەتی بوو. بەلێهاتوویەوە خەباتی گەلی کوردی بر بەڕێوە و لە ڕاپەڕینەکانی گەلی عێراقدا باشداری کرد و لەو خۆپیشاندانانەدا کە گەل تووڕێی و بێزاری و نەویستنی دەسەڵاتی پاشایەتی پیشان دەدا. تێکەڵ بوو خوێنی کورد ئاوێتەی خوێنی ڕژاوی عەرەب بوو. ئامانجەکانی پارتی ڕوون بوون. برێتی بوو لە تێکۆشان بۆ ڕووخاندنی ڕژێمی پاشایەتی و ڕزگاری عێراق لە ئیمپریالیزم و پەیمانە ناڕەواکانی و دانانی ڕژێمێکی دیموکراسی. هەروەها پارتی هەردەم گرنگایەتی هاوپەیمانی نێوان بزوتنەوەی ڕزگاری کورد و عەرەبی دووپات دەکردەوە و چالاکانە تێدەکۆشا بۆ پتەوکردنی برایەتی کورد و عەرەب لە عێراقدا. پارتی تێدەکۆشا بۆ نێشتنی نەخوێندەواری و بۆ بە زۆر پێخوێندنی سەرەتایی و زۆرکردنی فێرگە و کۆلێج و زانستگا لە کوردستاندا. پارتی دەیویست ئافرەت لە بەندی کۆنەپەرستی ڕزگار بکات و بیکاتە هاوتای پیاو. هەوڵیشی دەدا بۆ دابینکردنی مافی کرێکاران و باشکردنی باری ژیانیان و دانانی سندیکا بۆیان. تێکۆشان بۆ بەرزکردنەوەی بزوتنەوەی جوتیاران لە کوردستاندا بە دانانی کۆمەڵی جوتیاران تا دەوری خۆیان ببینن لە مەیدانی کشت و کاڵی و نیشتیمانیدا. گەلێکی تریش لە ڕێکخراوە دیموکراسیەکان لەژێر ڕابەرایەتی پارتیدا دامەزران. پارتی لە بەندی دووەمی بەرنامەکەیدا دەڵێ پارتیمان حیزبێکی دیموکراتی پێشڕەوی شۆڕشگێڕە. نوێنەری بەرژەوەندی کرێکار و جوتیار و ماڵداریکەر و پیشەیی و ڕۆشنبیرە شۆڕشگێڕەکانی کوردستانی عێراقە. پارتی توانی وریابوونەوەیەکی نەتەوەی و نیشتیمانی دیموکراسی لە کوردستاندا بڵاو بکاتەوە. بەلای منەوە گرنگترین بەرهەمەکانی ئەوە بوو کە لە سایی خەبات و هاوکاری لەگەڵ جەماوەری کوردستاندا پێناسەی نەتەوەی کوردی پاراست. بە هەزاران کادری لێهاتوویوا لە فێرگی پارتی دەرچوون کە پلەی سەرکردایەتیان وەرگرت لە پارتیدا و لە سەرکردایەتی ئەو حیزبانی پاشتر پێکهاتن. ئازایەتی پارتی بوو کە پیلانی شۆڤێنی و کۆنەپەرستانی کورد و عەرەبی هەڵوەشاندەوە و نەیهێ شۆڕشی ئەیلول ببێتە شەڕی نێوان کورد و عەرەب. پارتی باوەڕی بە تێکۆشانی بەرەیی هەیە. بۆیە بە گەرمی تێکۆشا بۆ بەشداری لەبەری یەکێتی نیشتیمانیدا. هەرچەندە لە سەرەتاوە نەچوە ڕیزەکانیەوە. بەڵام لە ڕێی حیزبی شیوعیەوە خۆی لەگەڵ بەرەدا ڕیز کرد و دەورێکی باڵای لە کۆکردنەوەی جەماوەری کوردستاندا جێڕا بۆ پشتگیری و یارمەتی شۆڕشی چواردەی تەمووز
لە ڕۆژانی سەرەتاییدا. ئەمە کورتەیەک بوو لە مێژووی پارتی. ئەو پارتیەی شۆڕشی نیشتیمانی گەوری ئەیلولی بەسەرکردایەتی مستەفا بارزانی ڕابەری کرد و دەدانپێدانانی ئۆتۆنۆمی کوردستانی لە 11 ئاداری 1970دا لە گەروی بەغدا دەرهێنا. ئەو سرە ڕێی بەرهەم و سەرکەوتنەکانی یەکەمین بەرپرسیشە لەو هەڵەوچەوتیانی هاتنە ڕێی تێکۆشانی گەلی کورد لە بەرەوەی پارتی حیزبی دایکە. پارتی دیموکراتی کوردستان و شۆڕشی 14 تەمووس. لەگەڵ جاردانی ڕابوونی شۆڕش، پارتی پشتی گرت و کۆمیتەی ناوەندی بروسکەی لایەنگری بۆ سەرکردایەتی شۆڕش نرد و هانی کۆبوونەوەی جەماوەری کوردستانیدا بۆ پارێزگاری لە شۆڕش دژی هەر کەسێک بیەوێ پێشی بگرێ لە دەرەوە یان لەناو خۆدا. لە 16 تەمووزی 1958 پارتی بەیانێکی بڵاو کردەوە دەڵێ بەیان بۆ گەلی کورد. پارتی دیموکراتی کوردستان پێشڕەوی بزوتنەوەی ڕزگاری کورد لە کاتێکدا ئەرکە مێژوویەکانی خۆی بە چاوی بایەخەوە تێدەفکرێ و لە پێناوی گەورەبوونی هێزی بزوتنەوەی ڕزگاری گەلی عەرەب و سەرکەوتنی و لە ڕێی ڕزگاری عێراق لە دەسەڵاتی پاشایەتی بۆگەنی دزێ و لە پێناو پێکەوەنانی کۆمارێکی ئازاد و کشانەوەی عێراق لە پەیمانی بەغدا کە سەرنێزەیە و ئاڕاسەی سەردڵی نەتەوەی کورد کراوە. ئەمانە باشترین بناغن بۆ شوورەی ژیانێکی پڕ لە بەختیاری و ئازادی و هاوتایی هەردوو گەلی کورد و عەرەب. لەبەر ئەوە پارتی بڕیاریدا بە هەموو هێزیەوە چۆنی بۆ هەڵسوڕێ تێ بکۆشێ بۆ پاراستن و بنجداکوتان و گەشەکردنی کۆماری عێراق. بۆ جێبەجێکردنی ئەم مەبەستەش هەموو ئەندام و لایەنگرەکانی کرد بە فیدایی بۆ کۆماری عێراق و باربەرەکانی ئیمپریالیزم و پیلانەکانی و کلکەکانی. هەر بەم پێیە سەرۆکی پارتی بارزانیش دوای گەڕانەوەی لە یەکێتی سۆڤیەت چەند جار دەری بڕی کە ئەو سەربازێکە لە سەربازەکانی کۆماری عێراق و دەچێتە ژێرفەرمانی سەرکردایەتی عەبدولکەریم قاسمەوە. پارتی دەستەنێردراوی لە هەموو ناوچەکانی کوردستان پێکەوەنە بۆ چوونە بەغدا و پێشکەشکردنی پیرۆزبایی بۆ سەرکردەکانی شۆڕش و پیشاندانی لایەنگری ڕۆڵەکانی کوردستان. شاری بەغدا لە 27 تەمووزدا گەورەترین خڕبوونەوەی کوردی بەخۆیەوە دیت. کاتێ فەرماندەکانی شۆڕش پێشوازی دەستەنێردراوەکەی کوردستانیان کرد کە بە سەرۆکاتی برایم ئەحمەد و عەلی عەبدوڵڵا و نووری ئەحمەد تەها بوو. برایم ئەحمەد سکرتێری پارتی دوانێکی گرنگیدا لەباری کەساسی گەلی کورد لە ژێر دەسەڵاتی پاشایەتیدا و لەباری هەڵوێستی پارتی و گەلی کوردستانەوە بۆ پشگیری شۆڕش ئەمەش دەقی دوانەکەی. بەڕێ سەرۆکی ئەنجومەنی سەرۆکایەتی، بەڕێ سەرۆکی وەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان. چاوگێڕانێک بە چۆنێتی پەیوەندی نێوان کورد و عەرەب لە ڕۆژی هاتنی کوردەوە بۆ ڕیزی موسڵمانیەتی ئەوەمان بۆ ڕوون دەکاتەوە کە ئەم دوونەتەوە دراوسەیە بەردەوام دۆستایەتیان قایم بووە و بەردەوام پەیوەندی ئاشتی و تەبایی باڵی بەسەردا کێشاون. لە سەردەمی ئیسلامیدا پەیوەندیان لەسەر ڕێبازی هاوتایی موسڵمانان بووە کە جیاوازی نییە لە نێوان عەرەب و ناعەرەبدا جگە لە خۆپارێزی و کاری چاکە. لە سەردەمی عوسمانیدا ئەم دوونەتەوەیە هەردووکیان گەلێ جۆرە جەزرابە و چەوسانەوە و بەرسێتی و بێبەشیان لە دەستی ئەو دوژمنە چێشت کە وڵاتەکەیانی کردبووە کۆگەی خۆی و گەلەکانی بەسەر بازگەیەک بۆ خۆشکردنی ئەو شەڕە بەردەوامانەی هەڵی دەگیرساندن. لە پاشەڕی یەکەمی دنیا دەوڵەتە ئیمپریالیزمە سەرکەوتووەکان وڵاتی عەرەب و کوردستانیان وەک تاڵانی دابەشی نێوان خۆیان کرد. ئینگلیز پاش شەڕوەستان ئەویان داگیر کرد کە پێی دەگوترا ویلایەتی مووسڵ و بەشی هەرە زۆری دانیشتوانی کوردن. لێرەدا گیر و گرفتی مووسڵ هاتە گۆڕێ. ئەویش وەکو دەزانین بە پرسکاری گشتی چاری کرا کە بەشێک لە کوڕایاندا بۆ پێکێنانی دەوڵەتێکی کوردی و هەندێک بەژیان لەگەڵ عەرەبدا بە مەرجێک مافی لە مەرکەزیان ببێ. لەسەر ئەوە ساڵی 1926 ویلایەتی مووسڵ لەگەڵ کوردستانی باشوور خێرایە سەر عێراق. بەڵام چونکە دەستوری کۆنی عێراق پێشتر بڕیاری لەسەر درابوو لەو دەستورەدا کەم هەتا زۆر باسی مافی نەتەوایەتی کورد نەکرا. لە کاتێکدا ئەو کوردانی ویسبیان لەگەڵ عەرەبدا بژین هەموو مافەکانیان هاتە سەر ئەو ئاخاوتنانەی لێپرسراوەکانی عەرەب و ئینگلیز جارجار بەدەمیاندا دەهات یان ئەو دەستە بەربوونەی ئینگلیز لە بەردەم عوسبەتول ئومەم ساڵی 1932 یاسایەک بە ناوی یاسا زمانە ناوچەیەکانەوە لەگەڵی هیچ و پوچی ئەم نەفامانەشدا ئینگلیز و کار بە دەستە نۆکەرەکانی نەیانهێش کورد تامی ئەویش بکە. بە درێژایی ئەو ساڵانەی کە پیاوەکانی سەردەمی دوابڕە و لەسەر دەسەڵات بوون کورتوشی دوو جۆرە چەوسانەوە ببوو. یەکەم وەکو هەموو گەلی عێراق نوقمی هێژاری و نەزانی و نەخۆشی بوو.
لەوەش زیاتر چەوسانەوەی تایبەتی نەتەوایەتی خۆی کە لە گەشت مافەکانی نەتەوایەتی بێبەش کرابوو. ئەم حاڵە بووە هۆی هەڵگیرسانی گەلێک لە شۆڕشەکانی کورد کە خۆتان ئاگادارن. جا ئیمپریالیزمی داگیرکەر و کلکە بەکرێگیراوەکانی گەلێک ناو ناتۆریان لێدەنا. وەکو بزوتنەوەی جیاوازی یان ئینگلیزی یان کۆمونیستی لە کاتێکدا هەرگیز جگە لە بزوتنەوەی ڕزگاری نەتەوایەتی شتێکی تر نەبووە و ویستوێتی وڵات لە ئیمپریالیزم و کلکەکانی ڕزگار بکات و پەیوەندی نێوان کورد و عەرەب لەسەر بناغێکی قەیمدا بمەزرێ بێ ئەوەی دەستی ئیمپریالیزمی تێدا بێ یا بتوانێ دابڕە و زاڵ بۆ بخاتە کار. ئیمپریالیزم و کلکەکانی لە هەموو کەس باشتر دەزانن کە ئەم شۆڕشانی کورد دەستیان دەداتێ جیاخوازی نییە، چونکە کورد خۆیان دەزانن جیابوونەوە زیانی بۆ کێشەکەی ئەوان هەیە و هەڵوێستیان لاواز دەکات، وەکو زیانی بۆ بەرژەوەندی گەلی عەرەبیش هەیە و هەڵوێستیان لاواز دەکات. ئیمپریالیزم خۆشی باش دەزانێ ئەم شۆڕشانە دەستکردی خۆی نییە، بۆیەوە بە دڕندەیی و بێ بەزەیانە لە ناویان دەبا و هەرچی لە بەردەستیدایە دەیخاتە خزمەتی کار بەدەستە عێراقیەکانی خزمەتکاری. ئەمجا دەبێ ئینگلیس مەبەستی چی بێ لە وەروژاندنی کورد دژی نۆکەرەکانی خۆی یا دژی بارێک بن کە باشترین بارە بۆ بەجێهێنانی ئارەزووی ئیمپریالیزمیان. جگە لەمانە ئاخۆ ئیمپریالیزم خۆی بەرپرسنیە لە دابەشکردنی خاکی کورد. ئیمپریالیزم و نۆکەرەکانی لە هەموو کەس باشتر دەزانن کە ئەم شۆڕشانە کۆمونیستی نین، چونکە گۆڕانکاری ئابووری و کۆمەڵایەتی سیاسی گەلی کورد نەگەیشتۆتە قۆناغێک بتوانێت بزوتنەوەی کۆمونیستانە بکە. بەڵێ ئەم بوختانە درۆیانە بۆیە لەلایەن ئیمپریالیزم و کلکەکانیەوە بڵاو دەکرایەوە تا بکرێنە بیان و بۆ ئەو شاڵەوە دڕندانەیەی شۆڕشەکانی کوردیان پێدا دەمرکاندەوە بۆ هینایی بزڕێن و ڕق و کینی عەرەب دژی کورد بجوڵێنن. کورد بە تەنیا خۆی ڕانەپەڕیوە، بگرە بەشداری هەموو بزوتنەوەکانی ڕزگاری گەلی عێراقی کردووە. بەهۆی ئەم بەشداریەوە بەندی و گیران و دەربەدەری و کوژرانی توش بووە. ناخۆشترین نمونەش ئەوەیە کە هۆزی بارزانی قارەمان خۆیان و خاکە جوانەکەیان بەسەریان هات. بۆهۆی ڕاپەڕینی بزوتنەوە ئازادیەکەی دژی ئیمپریالیزمی مەلهوڕ و باری خراپ و تاقما فەرمانڕەوا بۆگەنەکان. تاقمی فەرمانڕەوا لە سەردەمی دوابڕاودا جگەلەوەی بزوتنەوەکانی گەلی کوردی بە جۆرێکی تاوانبارانە سەرکوت دەکرد بۆ بەگەشتداچوونی ئەم بزوتنەوەیە هەندێک ڕێگەی تریشی بەکاردێنا. بەشداری لە پەیمانی سەعەدابادا کرد، ساڵی 1946 پەیمانی تورکیا و عێراقی مۆر کرد، پاشتر پەیمانی بەغداشی ئیمزا کرد. تەواوی ئەم ڕێکەوتن و پەیمانانە لە ئاماژدا تەنگپێڵچینی هەموولایەکی گەلی کوردی تێدا بوو تا بە تەواوی لە ناوی ببە. لە لایەکی تریشەوە ڕێی پێشکەوتنی لە گەلی کوورد دەگرت بەهۆی سیاسەتی چەوساندنەوەی شۆڤیەنیانەوە کە شوێنەواری ئەو سیاسەتە لەم نمونانی خوارەوەدا دیارە. یەکەم، لە باوەشگرتنی تاقمێکی کەم لە بەکرێگیراوی خاین و نامردی کورد و پێشگوێخستنی گەلی کورد. دووەم، تەقەلای نەهێشتنی زمانی کوردی بەهۆی بەکارنهێنانی لە دایرەکانی دەوڵەتدا و کارپێنەکردنی زمانە ناوچەییەکان لە هەندێک جێگەی تەسکدا نەبێ و کامکردنەوەی بەکارهێنانیان. سێیەم، گۆڕینی ناوی کوردستان بە باکوور و کورد بە باکووری لە هەموو ڕێکەوتێکدا. چوارەم، ناردنی ژمارێکی زۆر کەم لە قوتابیانی کورد بۆ دەرەوە و وەرگرتنی کەمیان لە کۆلێج و زانستگەکان بێ ئەوەی گوێ بدرێتە ژمارەی کورد کە ئەمەش دەبووە هۆی کەمبوونەوەی ئەو ڕۆشنبیرە کوردانەی ئەرکەکانی حکوومەتیان دەدرایە. پێنجەم، لەسەر سیاسەتی ڕەگەزپەرستی ڕۆشتن بۆ دامەزراندن لە فەرمانەکانی میری. شەشەم، بەکارهێنانی سیاسەتی ڕەگەزپەرستی لە ناوسپادا بۆ بەرزبوونەوەی پلەکانی بەرز و وەرنەگیرانی کورد لە کۆلێجی ئەرکاندا مەگەر زۆر کەم. حوتەم، ماوە نەدرا بە کورد بۆ بەکارهێنانی هیچ مافێکی سیاسی، تەنانەت دەرکردنی ڕۆژنامەیەکی سیاسی بە هەر ڕەنگ و ڕێبازێک بێ. ئەم سیاسەتە شۆڤینیە چەوتە دەستمە بەستە بووە هۆی دواکەوتنی گەلی کورد لە کاروان. بەم شێوەیە گەلی کورد لە عێراق لە سەردەمی دوابڕەودا دووسەرە دەچەوسێنرایەوە. بۆیە ئەویش بۆ دوو ئاماژ تێدەکۆشە. یەکیان ڕزگارکردنی عێراق لە دەستی ئیمپریالیزم و ڕژێمی ڕزی و دووەم پێکاتنی مافە نەتەواییەتەکانی و مسۆگەرکردنیان. ئازادی خوازانی کورد شان بەشانی عەرەبە ئازادەکان لە هەموو مەیدان و لە گشت بە گشتداچوونەکاندا تێکۆشاون، چوونەتە گرتیکە، کوژراون و دوور خراونەتەوە، بەڵام دڵنیا و بڕوادار بوون کە لە ناوچوونی ئیمپریالیزم و نۆکەرەکانی بەسە بۆ دانانی بناغێکی قایم کە شوورەیی پەیوەندی نێوان هەردوو نەتەوەی کورد و عەرەبی لەسەر هەڵچندرێ بەو گیانەبرایەتی هاوتاییەی با درێژایی مێژوو باڵی بەسەردا کێشا بوون. ئازادی خوازەکانی کورد باوەڕی تەواویان بەوە هەیە کە هەر سەرکەوتنێک کورد لە خەباتی ڕزگاریدا دەستی کەوێ بە سەرکەوتنی عەرەبیش دەژمێدرێ بە گشتی و
نێشتنی ئیمپریالیزم و نۆکەرانی لە عێراقدا سەرکەوتنە بۆ کێشەی هەردووک نەتەوە و هی کورد بە تایبەتی. لەبەر ئەوە و بەم بڕوایەوە کورد بەشداری ئەم شۆڕشە پیرۆزەیان کرد کە سوپای عێراق بە هاوکاری لە گەڵگەلی عێراقدا تەواویان کرد و دەسەڵاتی تاخمە بۆ گەنەکەی پێشویان نەهێشت. هەر لەبەر ئەوە و لەسەر ئەم بڕوایە ئەوان ئامادەن بە خوێن و بەگیان بەرگری لەم ئازادیە نوێیان بکەن. دەدان پێدانانەکانی دەستوری کاتی لەباری مافەکانی نەتەوایەتی کوردەوە و دانانی کورد و عەرەب بە هاوبەش لەم نیشتیمانەدا. بەرهەمی خەباتی هاوبەشمانە و ئەوە دووپات دەکاتەوە کە بۆچوونی ئازادی خوازەکانی کورد و عەرەب ڕاست بوو کە دەیانگوون ئاڵقەی خەباتی گەلانپێکەوە بەستراوە. ئێمە بەم سەرەتا پیرۆزەی سەردەمی کۆماریمان باختەوەرین و هیواداری یاسای پێویست بۆ جێبەجێکردنی ئەم بەندەی دەستور بهێنرێتەوە. ئێمە پڕ لە هیوە و ئاواتی کە هەر هەنگاوێک کۆماری تازەمان لەباری پتەوکردنی پەیوەندی لەگەڵ دەوڵەتە عەرەبە ئازادەکانەوە بەهاوێ. بێگومان فراوانترکردنی مافە نەتەوایەتیەکانی کوردیشی لەگەڵدا دەبێ. واتە هەنگاوەکانی نەتەوەی عەرەبەر و ئامانجەکانی نێزیکردنەوەیەکە بۆ گەیشتنی کورد بە ئامانجەکانی خۆی. بەم جۆرە هەموو کونوکە لەبەرەکان لە بەردەم ئیمپریالیزم و نۆکەرەکانیدا دەبەستین و دەبێتە نمونە بۆ پێکەوە ژیانی دوو نەتەوەی برا لەژێر سێبەری ڕژێمێکی دیموکراتی ئازاددا. من لە کاتێکدا زەبەندەترین سوپاسی گەلی کورد کە ئەم دەستە نێردراوەی نوێنەرایەتی پێشکەشی ئێوە دەکەم بۆ ئەو دەقەی لە دەستوری کاتیدا گونجاوە. پاکترین هەستی بەرزی گەلی کورد دەردەبڕم بۆ کۆمارە ساوایەکەمان و بۆ سەرکردە ئازادەکانی و بۆ سوپای قارەمان. کورد ئامادەی پاراستنی کۆمارەکەیان و ئەو مافە نەتەوایەتیانن کە بە خوێن و گیان و ماڵ دەستیان کەوتووە. بەژی کۆماری عێراق، کۆماری کورد و عەرەب. ئەم هەڵوێستە پێشگیری پارتی بۆ شۆڕش لە یەکەم کاتی جاردانیدا و هاتنە دەرەوەی هەزاران ڕۆڵەی کورد لە شار و شارۆچکەکانی کوردستاندا بۆ سەر شەقامەکان لە ژێر سەرکردایەتی ڕێکخراوەکانی پارتیدا بۆ دەربڕینی پشگیری لە شۆڕش و ئامادەیی بۆ پاراستنی. کارێکی گەوری کردە سەر هێمنایەتی باری ناوخۆی کوردستان. چونکە ژمارەیەکی زۆر لە ئەفسەر و سەرباز و پۆلیسی کورد و ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان دەورێکی زۆر کاریگەریان نواند لە زاڵبوون بەسەر ئەو دەستە سوپایانی لە کوردستاندان و ڕێگەیان نەدا هیچ جۆرە یاخیبوونێکیان لێ ڕووبدا. بارزانیەکان و شۆڕشی چواردەی تەمووس. شۆڕشی چواردەی تەمووس بەدیهاتنی ئاوات و ئارەزوی ئەو بارزانیانە بوو کە هیچ جار لەژێر سایی پاشایەتیدا هەستیان بە هێمنایەتی و حەوانەوە نەکردبوو. لە ساڵەکانی 1932 1943 و 1945دا ناوچەی بارزان سێ شەڵاوی بەربڵای سوپایی کرایە سەر لەبەرەوەی بارزانیەکان شۆڕشیان دەکردژی پاشایەتی دوابڕا و ئەو ئاغائین لیزانەیان کە دروستی کردبوو. ئەفسەرانی ئینگلیس پەلاماری سوپای عێراقیان ڕابەری دەکرد وەکو جەنەرال ڕۆبنسۆن لە 1932 و جەنەرال ڕانتن لە 1945. باڵەفڕەکانی هێزی ئاسمانی بەریتانیا RAF بەشداری شەڕیان دەکرد و گوندی پڕ لە ژن و منداڵی بێتاوانیان بردومان دەکرد. وێڕایەم شاڵەوە سوپاییانە هێرشی گرتن و دوورخستنەوەی خەڵکەکەشی بەڕێوە دەبرد. حکوومەتی عێراق ناوچەی بارزانی لەگەشت خزمەتێکی فێرکاری و لەش ساخی و کشت و کاڵی بێبەش کردبوو. وەکو زانراوە عەبدولئیلا و نوری سەعید و ئەدمۆنزی ڕاوێژکاری سیاسی بەریتانیا ڕکێکی زۆریان لە بارزانیەکان هەبوو تاوانباریان دەکردن بە کۆمۆنیستی و پەیوەندی لەگەڵ سۆڤیەتدا. شۆڕشی تەمووس هات تا لە زوڵم و ئاوارەیی و دەربەدەری ڕزگاریان بکە و ئیعتیباریان بۆ بگەڕێنێتەوە. شێخ ئەحمەدی بارزانی کە شۆڕش کرا لا گردیگەی بەغداد بوو. مستەفا بارزانی برای لەگەڵ 500 کەس لە هاوڕێیانی بە پەنابەری لە یەکێتی سۆڤیەتدا بوون. هەندێک لە خێزانەکانیان لە هەولێر و لە بەغدا ئاکەنجیبوونی بە زۆریان لە سەردانرا بوو. بارزانیەکان لە بەرتێ کۆشانە پڕ لە ژانەکەیان دژی عوسمانیەکان و پاشاندژی ڕژێمی دوابەدۆی پاشایەتی و عێراق و ئیمپریالیزمی ئینگلیزی ڕێز و خۆشەویستی هەموو گەلی عێراقیان بۆ خۆیان ڕاکێشا بوو. بۆیە سەرکردایەتی شۆڕش لە یەکەم ڕۆژیەوە خستیە بەرچاوی کە ئەو زوڵم و سزایە بسڕێتەوە لە بارزانیەکان کرابوو. یەکەم هەنگاوی لەم ڕێگەیەدا بەردانی شێخ ئەحمەد بوو لە بەندیخانە کە ئەم هەنگاوە بەلای بارزانیەکانەوە زۆر گرنگ بوو. کاتێک شێخ ئەحمەد لە بەندیخانە هاتە دەرو بەرەو ماڵی خۆی لە عیوازیە ڕۆیشت لەلایەن ئەو کۆمەڵ خەڵکەوە پێشوازی کرا کە لە هەموو ناوچەکانی کوردستانەوە بام بۆنە پیرۆزەوە هاتەبوون. شێخ ئەحمەد ڕۆژی 21 حوتی 1958 لا گردیگا دەرچوو بۆ ڕۆژی دوایە بۆ پێشکەشکردنی و سپاس و لایەنگری خۆی سەری لە وەزارەتی بەرگریدا کە عەبدولکەریم قاسم زۆر بەڕێزەوە پێشوازی لێ کرد و شێخ ئەحمەد بۆ یەکەم جار دڵسۆزی خۆی بۆ حکوومەتی شۆڕش و سەرکردەکەی دەربڕی.
بەڵام عەبدولسەلام نەهات بۆ ئەو چاوپێکەوتنە و لی دەگێڕنەوە کە ئەگەر لەوێ بوایە پێی دەگوت کاکە بڕۆ. شێخ ئەحمەدی بارزانی 12 ساڵ لە گرتیکەکانی سەردەمی پاشایەتیدا مایەوە و ئامادە نەبوو سەردانەوێنێ یان سکاڵا نامەی پاڕانەوەیەک بۆ شا یان نوری سەعید بنووسێ. لە کۆتایی مانگی تەمووزدا حکوومەتی شۆڕش ڕێگەیدا شێخ ئەحمەد و براکانی و خێزانی بگەڕێنەوە بارزان و هۆیەکانی گەڕانەوەی بۆ ڕێخستن. ئەو پێشوازی لە کەرکووک و هەولێر لەلایەن خەڵکەوە بۆ شێخ ئەحمەد و هاوڕێکانی کرا هەر نایەتە باسکردن. بۆ یەکەم جار بارزانیەکان هەستیان کرد ئەوانیش هاو نیشتیمانی عێراقن و مافیان هەیە لەم نیشتیمانە دابژین. لەم کاتە مێژوویەدا بۆیان دەرکەوت کە فیداکاریە زۆرەکانیان دژی ئیمپریالیزمی بەریتانیا و پاشایەتیە دەستکردەکەی بە خۆڕایی نەڕۆشتووە و ئەوە ئەمڕۆ بەرەکەی دەچنن. پیا و حەق بڵێ سەرکردایەتی شۆڕشی 14 تەمووز حەقی بارزانیەکانی دایەوە و زۆری ژیارمەتیدان لە تۆڵی ئەو زیانانەی لە سەردەمی دوابڕاودا لیان کەوتبوو. نەخشەشی کێشە بۆ چەند پرۆژەی جۆر بە جۆر بە مەبەستی گۆڕانکاری لە ناوچەکەدا. بارزانیەکانیش لەلایەن خۆیانەوە بوون بە سەربازێکی دڵسۆز بۆ پاراستنی شۆڕشی 14 تەمووز لە زۆر ڕێکەودا با خوێنی خۆیان لەسەریان کردەوە. بڕوای نێوان عەبدولکەریم قاسم و بارزانی زۆر پتەو ببوو تا کۆتایی ساڵی 1959 کە ئەو بڕوایە وردە کەوتە کزی. ئەویش لە بەچەند هۆیەک بوو کە پاشتر باسییان دەکەم. گەڕانەوەی مستەفا بارزانی لە مۆسکۆ بۆ بەغدا. بارزانی بۆی گەڕاینەوە کە هەواڵی ڕابوونی شۆڕشی لە تەواریش ڤۆڵۆشین بیست کە کادری سکرتێری لیژنەی ناوەندی حیزبی کۆمۆنیست و لە خزمەتی خروشۆفدا بوو. لەو کاتەدا بارزانی لە مۆسکۆ بوو ئەم هەواڵی بە هاوڕێکانی خۆی ڕاگەیاند کە لە شارەکانی تری سۆڤێتدا بوون. پێویست بە بیرلێکردنەوە ناکە تا بزانی چی شادێک دایگرتن. بە هیوای گەڕانەوە بۆ نیشتیمانی خۆشەویستیان پاش ماوەی زیاتر لە 12 ساڵ دوورکەوتنەوە. بارزانی لە 21 هەشتی 1950دا مۆسکۆی بەرەو ڕۆمانیا بەجێهێشت. میرحاج ئەحمەد و ئەسعەد خۆشەوی لەگەڵ خۆی دابرد. سەرۆکی ڕۆمانیا پێشوازی لێکردن. لە بوخارستەوە بەهۆی باڵیۆزخانەی کۆماری عەرەبی یەگرتووەوە بروسکەیەکی بۆ عەبدولکەریم قاسم نارد. پیرۆزبایی سەرکەوتنی شۆڕشی لێکرد و داوای کرد ڕێگا بدرێ خۆی و هاوڕێکانی بگەڕنەوە عێراق. بارزانی لە بوخارستەوە چوو بۆ پراگ. لێرش سەرۆکی چیکۆسلۆڤاکیا ئانتۆنی نۆڤۆتینی پێشوازی کرد و ئەم پەیوەندیە دۆستانەیان تا دوار ڕۆژانی ژیانی هەرما بوو. لە پراگەوە ئەم نامەی بۆ عەبدولکەریم قاسم نارد. پایەبەرز و خۆشەویست زەعیم ڕوکن عەبدولکەریم قاسم قارەمانی شۆڕشە پیرۆزەکەی عێراق. بە ناوی برایانی کوردی کۆچێنراوم لە حکوومەتە سۆشیالیستەکاندا سڵاوتان لێ دەکەم و پیرۆزبایی شۆڕشی گەلی عێراقی تێکۆشەر دەکەم کە ئێوە و هاوڕێ قارەمانەکانتان برتان بەڕێوە. ئیمپریالیزمی نەفرەتی و پاشایەتی پیسان لەناو برد و گەلی عێراقتان بە کورد و عەرەبەوە لە زوڵم و ژێر دەستەیی ڕزگار کرد. بەم کردەوەیەتان لاپەڕەیەکی نەمرتان لە مێژووی گەلی عێراق بە تایبەتی و مێژووی ڕزگاری دنیادا باگەشتی تۆمار کرد. بە جاردانی کۆماری عێراق ئامانجێکتان پێکا کە گەلی عێراقی قارەمان لە شۆڕشە بەناو بانگەکەی 1920ەوە بۆی تێکۆشاوە و ئەم سەرکەوتنە بەدەستی ئێوە هاتەدی. کوردە ئازادەکانی عێراق شان بەشان لەگەڵ برا عەرەبە تێکۆشەرەکانیاندا بۆ ئەم مەبەستا پیرۆزە تێکۆشاون. شۆڕشەکانی بارزان پارچەیەکن لە زنجیرە خەباتی گەلی عێراق دژی ئیمپریالیزم و شایەتی پیس لە نیشتیمانە خۆشەویستەکەماندا. لە کامی ئەم خەباتە سەخت و درێژەدا لە ڕۆژانێکدا ئیمپریالیزم لە وڵاتەکەماندا بەهۆی کلک و بەکرێ گیراوە ناپاکەکانەوە فەرمان ڕەوا بوو. ناچار کرای نیشتیمان بەجێبێڵین و لە دەرەوە لە خاکی دەوڵەتە سۆسیالیستە ئازادەکاندا درێژە بە تێکۆشان دژی ئیمپریالیزم و کلکەکانی بدەین. ئێمە بڕای پتەومان هەیە کە ئیمپریالیزم و کلکەکانی هەر دەبێ ببەزن و لە نیشتیمانمان دەربکرێن وەکو لە وڵاتی برا عەرەبەکانمان میسر و سووریا و یەمەن و ئەوانی تر دەرکران و هەڵاتن. ڕۆژی 14 تەمووز بەرەبەیانێکی ئاوات و تاسەمانی هێنایە دی بۆ هاتنەوە نیشتیمانی خۆشەویست و پارێزگاری لە کۆمارە ساوایەکەماندا. سەرمان لە باڵیۆزگەی کۆماری عەرەبی یەگرتووی برادا لە کۆمارەکانی ڕۆمانیای گەلی و چیکۆسلۆڤاکیای گەلی لە یەکەم ڕۆژەکانی ڕابوونی شۆڕشدا تا پاسەپۆرتمان بدرێتێ بۆ گەڕانەوەی نیشتیمان. بەڵام تا ئێسا وەڵاممان وەرنەگرتوێتەوە. بەم داوایەمان ڕوو لە بەڕێستان دەنین و تکایە یارمەتیمان بدەن بۆ گەڕانەوە نیشتیمانی خۆشەویست و هاو بەشبوونمان لە خزمەتی کۆمارەکەمان وێ ڕای هاو نیشتیمانە دڵسۆزەکان. لە کۆتاییدا لەخوا دەپاڕێمەوە سەرکەوتوو بن لە پاکردنەوەی وڵات لە کلکەکانی ئیمپریالیزم
بە تەواوی و چاکردنەوەی ئەوانەی سەردەمی دوابڕاو لە گەلی عێراق تێکدا بوو. وڵات بەرەو بەرزی و شارستانیت ببن. بۆ خۆتانی بەڕێز و هاوکارە قارەمانەکانتان داخوازی لەش ساغی و خۆشیم. بژی کۆماری عێراقی نەمر، بژی سەرکردەکانی شۆڕشی عێراقی پیرۆز، قارەمانان زەعیم ڕوکن عەبدولکەریم قاسم و هاوکارە ئازادەکانی. بژی برایەتی کورد و عەرەب لە ژێر سێبەری یەکێتی عێراقدا. تکایە ئاگادار بن، من ئێستا لە کۆماری چیکۆسلۆڤاکیا لە شاری لیدزم لەگەڵ هاوکارە میر حاج ئەحمەد و ئەسعەد خۆشەوی. ئیمزا براتان و خزمەتکاری گەلی عێراق مستەفا بارزانی. پراگ لە 29 هەشتی 1950. عەبدولکەریم قاسم بەم جۆرە وەڵامی بروسکە و نامەی بارزانی دایەوە. بە شادیەوە بروسکەی ئێوەمان وەرگرت. ئێمە هەمومان بە خێرهاتنی گەڕانەوەتان دەکەین بۆ عێراقی خۆشەویست. هەموو پێویستێکمان بەجێهێناوە بۆ دەرچوونی بردنتان و ئاسانکردنی گەڕانەوەی خۆتان و میرحاج و ئەسعەد خۆشەوی و ئەو هاونیشتیمانیانەی لەگەڵتاندان. سەر لە باڵیۆزگەی عەرەبی یەکگرتوو بدەن لە پراگ چیکۆسلۆڤاکیا بۆ سازکردنی گەڕانەوەتان. زەعیم ڕوکن عەبدولکەریم قاسم سەرۆک وەزیران 29/1958. لە هەمان ڕۆژدا وەزارەتی دەرەوە بروسکەی بۆ باڵیۆزی کۆماری عەرەبی یەکگرتوو نرد لە پراگ بۆ ئاسانکردنی گەڕانەوەی بارزانی و هاوڕێیەکانی. لە ناو کاغەزەکانی بارزانیدا وێنەی دوا بروسکەی بارزانیم دۆزیەوە کە بۆ زەعیم عەبدولکەریم قاسمی ناردووە. سوپاسی کردووە بۆ ڕێگەدانی خۆی و هاوڕێیەکانی بگەڕێن و نیشتیمان. ئەمەش دەقەکەیەتی. بەڕێ سەرکردەی مەزنی گەل زەعیم ڕوکن عەبدولکەریم قاسم بە ناوی خۆم و بە ناوی هەموو برا کووردە تێکۆشەرەکانەوە. دیسان پیرۆزباییتان لێ دەکەم و پیرۆزبایی لە گەلی عێراق دەکەم با کورد و عەرەب بۆ ئەم شۆڕشە. ئەو شۆڕشەی ڕێگەی بۆ گەل کردەوە کە بەسەر شەقامی ئازادی و دیموکراسی و ئاشتیدا هەنگاو بنێ. من و هاوکارەکانم بە ناوی گەلی کوردەوە پەیمانتان دەدەینێ کە درێژە بە خەبات بدەین بۆ پشگیری ئەم کۆمارە و پاراستنی بە هاوخەباتی لەگەڵ برا عەرەبەکانی خۆماندا. دژی هەموو هەڵپەیەکی ئیمپریالیزم و بەکرێگیراوەکانی. من خۆم و هاوکارەکانم بە سەرباز دادەنێم لە ڕیزی پێشووی تێکۆشەران بۆ پاراستنی کۆمارە ساوایەکەی خۆمان. کۆماری کورد و عەرەب لە ژێر سەرکردایەتی ئێوەدا. ئەی زەعیمی بەڕێزی گەل، ئەم دەرفەتە بە هەڵدەزانم تا پاکترین سپاسی خۆم و سپاسی هاوکارە کۆچێنراوەکانم لە وڵاتە سۆشیالیستەکان بە ئێوە پێشکەش بکەم کە ڕێگە دراین بگەڕینەوە بۆ نیشتیمانی خۆشەویستمان تا بەشدار بین لە شەرەفی پاراستنی کێشەی گەورەی گەل، کێشەی پاراستنی کۆمار و پێشخستنی. بژی فەرمادی ڕزگارکەر عەبدولکەریم قاسم بژی برایەتی کورد و عەرەب هاتایە، بژی کۆماری عێراق کۆماری کورد و عەرەب. مستەفا بارزانی 1958. پارتی دەستە نێردراوێکی ڕێخست بۆ چوونە پراگ تا لەگەڵ بارزانیدا بگەڕێنەوە بۆ نیشتیمان. ئەو دەستە نێراوە بریتی بوون لە برایم ئەحمەد، نوری ئەحمەد تەها، سادق بارزانی، عوبەیدوڵڵا بارزانی. لا قاهیرە کاک ساڵح میرانیش تێکەڵاوی ئەو دەستە نێردراوە بوو. بروسکەی لایەنگری لە حیزب و پیاوانی نیشتیمانی کورد و عەرەب بۆ عەبدولکەریم قاسم سەری کرد. سپاسیان دەکرد و لایەنیان دەگرت بۆ بڕیاری ڕێگەدانی بە بارزانی و هاوڵەکانی کە بگەڕێنەوە عێراق. پاشتر دەرکەوت عەبدولسەلام عارف بروسکە نامەی بارزانیە بۆ عەبدولکەریم قاسم و ئەنجومەنی وەزیران شاردبووە. ئەمما بۆ هۆی بارزانی یەک مانگی تەواو لە ڕۆمانیا و چیکۆسلۆڤاکیا چاوەڕوانی وەڵامی حکوومەتی شۆڕش بکە. بارزانی لە کۆتایی ئەیلولی 1958 پراگی بەجێهێشت و هاتە قاهیرە. سەرۆک عەبدولناسر زۆر بە گەرمی لە ماڵی خۆیدا پێشوازی لێ کرد. لێرەدا بوو بارزانی بەردی بناغی ئەو پەیوەندیە مێژووی خۆی لەگەڵ پێشەوەی بزوتنەوەی نەتەوایەتی عەرەبدا دانا. پاش دوورکەوتنەوەیەک کە 12 ساڵی خایاند، ڕۆژی 6 دەی 1958 بارزانی لە ناو پێشوازیەکی ڕسمی و گەلی ئەوتۆدا کە نایەتە باسکردن گەیشتەوە بەغدا. بەدەیان هەزار ڕۆڵەی عێراقی با کورد و عەرەب و کەمایەتیەکانەوە خۆیان گەیاندبووە باڵە فڕگەی موسەنا و پێشوازی قارەمانانەی بارزانیان کرد. بانگیان ڕادەهێشت بارزانی ئەهلە بیک شەعب ئەلعێراق یەحیک، واتە بارزانی بەخێربی، گەلی عێراق سەڵاوت لێ دەکات. هەموو حیزبەکان بەشداری ئەم پێشوازیە دڵگرەیان کرد. بەڵام پێویستە بڵین کە دەوری حیزبی شیوعی لە هەمویان دیارتر بوو، چونکە زۆرترین ئەندام و لایەنگرانی خۆی خڕ کردبەوە. بارزانی لە ئوتێلی سەمیر ئەمیزدا بەزی و میوانی حکوومەت بوو. سەعادەی ڕۆژی 7 دەی 1958 چوو بۆ سەردانی عەبدولکەریم قاسم.
سوپاس و منەتباری خۆی پێشکەش کرد و لەم چاوپێکەوتنەدا گوتی ئەو خۆی بە سەربازێکی شۆڕشی تەموز دەزانێ و لەژێر فەرمانی زەعیمدایە. گەڕانەوەی بارزانی ڕووداوێکی سادە نەبوو. ئەو کە نوێنەری خەباتی نەتەوەی کورد بوو هاتەوە تای هێزی خۆی بخاتە سەر هێزی عەرەب بۆ پارێزگاری لە کۆمار. بە گەڕانەوەی ئەو بڕوای نێوانگەلی کورد و حکوومەتی تازە بەهێز و برایەتی کورد و عەرەب پتەوتر بوو. هاتەوە عێراق کە نمونەی خەباتی گەلی کورد لە دڵسۆزی و خۆشەویستی هەموو پارچەکانی کوردستانی بۆ شۆڕشی چواردەی تەموز و ڕابەرەکەی هێنابوو. لە هەموو ناوچەکانی عێراقەوە دەستە نێردراوەکانی گەلی کوردستان و ناوەڕاست و باشوورەوە گەیشتنە بەغدا بۆ سڵاوکردن لە بارزانی و پیرۆزبایی گەڕانەوە پڕ لە سەرکەوتنەکەی بۆ نیشتیمانی خۆشەویستی. بارزانی لە باخچەی ئوتێلی سەمیر ئەمیس گوتارێکی کورتی بۆ دەستە نێردراوەکاندا کە ئەمە دەقەکەیەتی. ڕۆڵە هاو نیشتیمانیەکانی خۆشەویستم. ئێوە ئاگادارن کە من و هاوڕێکانم ناچار کراین خاکی نیشتیمان بەجێبێڵین لەبەر خەباتی چەکدارانەمان دژی تاخمی فەرمانڕەوایی ڕزیوی سەردەمی دوابڕا و ئاغا ئیمپریالیزمەکانی ئەوە. با درێژایی ئەم 12 ساڵی لە خەبات دژی ئیمپریالیزم و کلکەکانی بەسەرمان برد ئاواتی ئێمە پێکاتنی ئەو ئامانجە بوو کاگەلی عێراق بۆ سربەخۆیی و ئاشتی دوای کەوتووە. ئێمە هەر لەگەڵ بیستنی هەواڵەکانی شۆڕشی پیرۆزی عێراق لە یەکەم ڕۆژداویستمان بگەڕێنەوە تا شەرەفی بەشداری پاراستنی کۆمار بە ئێمە پێ ببڕێ. من لە کاتێکدا سوپاسی پیاوانی شۆڕش دەکەم کە ئەم دەرفەتیان بۆ ڕەخساندم لە بەردەمی گەلدا بەڵێنتان دەدەمێ. خۆم و هاوکارەکانم لە ڕیزی پێشەوەی تێکۆشەران بین بۆ دەستوەکەری لە کۆماری ساوامان و بۆ پێشکەوتن و گەشەکردنی هەمووان با کورد و عەرەبەوە یەک ڕیز لە ژێر ڕابەرایەتی ڕۆڵەی گەل زەعیم عەبدولکەریم قاسمدا ڕاوەستین. بژی کۆماری عێراق، بژی برایەتی کورد و عەرەب. کاتی گەڕانەوەی بارزانی بۆ بەغدا ڕۆژنامەنووسی بەناوبانگی سۆڤیەتی دیم چینکە لەوێ بووە و بەم شێوەیە باسی پێشوازی لێکرانەکەی دەکا و دەڵێ لە بەرەبەیاندا هەرا و هوریا و دانگە دەنگی سەر شەقامەکان بە ئاگایان هێنا. تیب لە دوای تیب، ترومبێل تاکسی کە بە ئاڵای عێراقی ڕەنگا بوون دروشمی کورد و عەرەبیان لێ نووسرا بوو. بە زەحمەت لە ناو قەرەباڵغیدا دەچوڵان. ئەمانە نوێنەری نێردراوەکانی کوردستانیان تێدا بوو کە بۆ پێشوازی لە قارەمانی گەلەکەیان هاتبوون. ئەمانە شەو کەوتبوونە ڕێ بۆ ئەوەی لە کاتی نیشتنەوەی باڵەفڕەدا لەوێ بن. بانگیان بە دۆستایەتی کورد و عەرەب لێ دەدا. بە هەزاران کەس لەسەر شۆستە و پرد و بەر هەیوانەکاندا ئەو بانگانەیان دووبارە دەکردەوە. هەندێک تابلۆی سادە شەڵگیرا بوون کە وێنەی سەرباز و جوتیاری کورد و عەرەبیان لێ کێشرا بوو کە دەستیان تێک وەرهێناوە و بە گەرمی تۆقە دەکەن. ئەمە بووە دروشمی یەکێتی گەلی عێراق. نمونەی ئەم تابلۆیە لەبەر پەنجەرە و سەربانەکان هەڵکرابوون بە بۆنەی هاتنەوەی مستەفا بارزانیەوە. کاردانەوەکانی ناوخۆ و دەرەوە لە گەڕانەوەی بارزانی بۆ نیشتیمان. ئەو پێشوازیە گەرمەی لە باڵەفڕگەی بەغدا بۆ بارزانی کرا و بە هەزاران ڕۆڵی کورد و عەرەب و کەمایەتیەکان بەشداریان تێدا کرد. باشترین وەڵامە بۆ وەڕێنی شۆڤێنیست و کۆنەپەرستەکان کە ئەو ڕۆژە تا ئەمڕۆ دایانەوێ لە گرنگی ئەو پێشوازیە گەورەیەکەم کەنەوە و دەیدەنە پاڵتەقالای پارتی دیموکراتی کوردستان و حیزبی شیوعی عێراق. ئەوانە بێ ئەوەی بەخۆیان بزانن دابنە شایەتی گەورەی و دەسەڵاتی ئەم دوو حیزبە. گەلی عێراق لەو ڕۆژەدا قسەی خۆی کرد. ئیدی ئەوانەی دایانەوێ مێژوو بشەوێنن خەیاڵیان خاوە. ڕاستەقینە ناسڕێتەوە. ئەگەر تا ماوەیەکیش لە ژێرتەمی زوڵم و تۆقاندندا بشاردرێتەوە ئاخری ڕووکارە سپی و پاکەکەی هەردەر دەکەوێتەوە. هاوکاری و دۆستایەتی لە نێوانیاندا پێکات بە تایبەتی لەگەڵ بەڕێز کامل چادرچیدا. ئەوانی بە گومانەوە تەماشای گەڕانەوەی بارزانیان دەکرد برێتی بوون لە چەنداغ لە دڵ و دەرەبەگێکی کورد. ئەوانی بە درێژایی ژیانیان هەر خزمەتی نووری سەعید و ئینگلیزیا کردو و پیشیان ناپاکی بووە. هیچ سەیریش نییە ئەگەر ئەمانە لەگەڵ شۆڤینیەکانی عەرەبدا یەک بگرن و هەڵوێستیان لەگەڵ هەڵوێستی ئینگلیز و تورکیا و ئێراندا جوود بێت. ژمارەیەک لە پارێزەرە عێراقیەکان بروسکەیەکیان بۆ عەبدولکەریم قاسم نارد. پێشگیریە و بڕیارەیان کرد کە پەسەند کرا بارزانی و هاوڕێکانی بگەڕنەوە عێراق. ئەمەش دەقی ئەو بروسکەیەیە. بەڕێز زەعیم ڕوکن عەبدولکەریم قاسم بڕیارە مەزنەکەی ئێوە لەمەڕ بە خێراتنەوەی تێکۆشەری کورد مەلا مستەفا بارزانی کە بەڕووی ڕژێمی ئیمپریالیزمی و پاشایەتی بۆ گەندا هەڵشاخا بوو دەنگدانەوەیکی گەورە و شادیەکی قۆڵی لە ناوتێک ڕێڕۆڵەکانی گەلدا با کورد و عەرەبەوە هەبوو.
گەڕانەوەی شۆڕژگەی ڕێکی گەورە مەلا مستەفا بارزانی و بەرا تێکۆشەرەکانی و هەموو ئەوانەی بەهۆی تێکۆشانی نیشتیمان پەروەری خۆیانەوە ئاوارە بووبوون. بە ئەندازەیەکی زۆر گیانی خەباتی هاوبەشی نێوان هەردوو گەلی کورد و عەرەبی بەهێز کرد بۆ بەرەو پێشچوون لە پێنە و پێشگیری کۆمارە ساوایەکەمان و پاراستنی لە تێکدان و دەست تێوەردان و ئاسوویەکی فراوانی ئازادی و سەر بەخۆی ژیانی پڕ لە ڕێزی خستە ڕوو. بە ناوی هەموو پارێزەرانەوە سڵاو لەم هەنگاوە گەورەی ئێوە دەکەین بۆ بەخێرهێنانەوەی ئەم هاو نیشتیمانیە گەورەیە بۆ نیشتیمانەکەی خۆی. بژی کۆمارە ساواکەمان، بژی قارەمانی مەزن عەبدولکەریم قاسم، بژی برایەتی کورد و عەرەب. ئەم بروسکەیە 52 پارێزەر ئیمزایان کردبوو کە لە نێوانیاندا بەڕێز تەوفیق مونیر، کامل قازانچی، عامر عەبدوڵڵا، عەبدوڵڕەحیم شەریف، عەبدوستار ناجی، بەدیع عومەر نەزمی، داود خەماس، داود سایخ، قوسەی قازی، وریا عەلی کانی مارانی و نوری تاڵەبانی بوون. هەر بەم پێژمارێکی زۆر نامە و بروسکە بۆ بارزانی دابارین کە هەمویان بەخێراتنەوە بوون بۆ گەڕانەوەی وی بۆ نیشتیمان. هەندێک لەمانە لە بەڵگەکانی 1 و 2 و 3 و 4 و 5 پاشکۆدا دێنە بڵاوکردنەوە. کاردانەوەی گەلی دەرەوە تێپەڕینی بارزانی بە قاهیرەدا لە ڕێی گەڕانەوەی نیشتیماندا و چاوکەوتنی بە سەرۆک جەمال عەبدولناسر پێخۆشبوونی کۆماری عەرەبی یەکگرتوو بۆ هاتنەوەی بارزانی پیشان دەدا. یەکێتی سۆڤێت و دەوڵەتە سۆشیالیستەکانیش ئەم گەڕانەوەیان پێخۆش بوو کە دۆستێکیان ماوەی زیاتر لە 12 ساڵ لە ناویاندا بووە و پاش سەرکەوتنی شۆڕشی نیشتیمانی دیموکراتی وڵاتەکەی داگەڕێتەوە. بەڵام هەڵوێستی بەریتانیا و تورکیا و ئێران دژی هاتنەوەی بارزانی بوو کە ئەمە شتێکی ئاسایی و چاوەڕوان کراوە. داتوانین بە ئاگاداربوونی خۆمان لەو ڕاپۆرتانی دیبلۆماسیە بەریتانیەکان بۆ وەزارەتی دەرەوەیان نرد لەو سەردەمەدا بەوردی لە هەڵوێستی ئەو دەوڵەتانە بگەین. هەروەها دەربڕینەکانی ژەنەڕاڵ تەیموری بەختیار و لەسەر ڕۆشتنی ڕۆژنامە ئێرانیەکانیش نمونەن. جەنەڕاڵ بەختیار جێگری سەرۆکوەزیران و سەرۆکی دەزگای ساواک دەڵێ باری کوردستان جێی بڕوانیە. حکوومەتی ئێران چاودێری بسووتنەوەی مەلا مستەفا بارزانیە کە سەری لە قاهیرە داوە و ئێستا لە بەغدایە بۆ دنەدانی کورد بە یارمەتی سۆڤێت. کۆواری تەرەقی لە ژمارە 831 ڕۆژی 15/12/1958دا گوتارێکی بڵاو کردەوە لە ژێرناوی عێراق ناوەندی پلانە دژی ئێران. پەلامارێکی توندی کردووەتە سەر بارزانی و سەر حکوومەتی عێراقیش کە ڕێگەیدا ئەو بگەڕێتەوە. راپۆرتی باڵیۆزی بەریتانیا لە بەغدا مایکل ڕایت لە 22/1958ەوە تا 2/1958 لە بڕگەی دووەمدا وا دەڵێ ئێواری ڕۆژی 6 تشرینی یەکەم مەلا مستەفا بارزانی هاتەوە عێراق. پاشەوەی لە قاهیرە سەری لەسەر جەمال عەبدولناسردا. خەڵکێکی زۆر چوو بنە باڵە فڕگا بۆ بەخێرهێنانەوەی خۆی و تاخمەکەی. ئاشکرایە کە گەلێک لە عێراقیە زیرەکەکان بە ترسەوە دەڕوان نەهاتنەوەی مەلا مستەفا و پێیان وایە بڕیاری وەزیری دەرەوە بۆ گەڕانەوەیان کارێکی ژیرانە نەبوو. بەم جۆرە جارێکی تر خاوەنی داواکاری کوردستانی سربەخۆ خاوەنی پەیوەندی قایم لەگەڵ یەکێتی سۆڤێتدا هاتەوە گۆڕێ. لەگەڵ ئەو بەڵێنە شیری نانە و دەستە بەربوونانەی مەلا مستەفا گوایە لە عێراقدا لە ئەنگری یەکێتی کورد و عەرەبە. زۆر کە زوای لێک دەدەنەوە کە هاتنەوەی وی یارمەتیەکە بۆ حیزبی شیوعی. واوێ دەچێ پاشتر هەندێک لەو تاقمەی مەلا مستەفا کەوا پەنابەر بوو بێنەوە لای مەلا. ئەو خۆی ڕۆژی 6 تشرینی یەکەم لە باڵە فەرگا گوتی کە 500 کەسیان لە وڵاتەکانی یەکێتی سۆڤێتدا دەژین. بروسکەی سام فولی کۆنسوڵی بەریتانیا لەباری چاو پێکەوتنەکەیەوە لەگەڵ وەزیری ڕاگەیاندن سیدیق شەنشەلدا لە ماڵی خۆی وا دەڵێ بەغدا 27 تشرینی یەکەم 1958 ژمارە 2013 داش 16658 بڕگەی دووەم لەو بروسکەیە. لەباری کوردەوە هیچ ناڕەحەتی پیشان نەدا و پێیوا بوو ئەوان هاوکاری لەگەڵ حکوومەتدا دەکەن. بۆ گەڕانەوەی مەلا مستەفا بارزانیش پێی باش بوو. جارێکی تر گوتی کە هیچ جۆرەگیر و گرفتێک پێک ناهێنێ. لەو باوەڕەدا بوو کەوا زۆر زەحمەتە ڕێ نەدرێ پەنابەرێکی وا بگەڕێتەوە نیشتیمانی خۆی، چونکە بڕیاری وا ئەوەندە ناڕەزایی لە ناو کووردا پەیدا دەکا کە لەبوونی بارزانی خۆی زیاترە. بڕگەی پێنجەمی راپۆرتی باڵیۆزگەی بەریتانیا لە بەغدا ژمارە 1013 داش 180 داش 58 ڕۆژی 16/1958 دەڵێ مەلا مستەفا هاتوۆتەوە بەغدا
لە شوێنی دانیشتنی خۆی لە یەکێ لە ئوتێلە گەورەکاندا زۆر بانگهێشتن دەکا بۆ کورد و ئەمە قوڕەکە خەستر دەکاتەوە. هەرچەندە لەم کاتەدا کورد مەترسیەکی ڕاستەوخۆ نین، بەڵام یارمەتیدەری ئەو مەترسیان کە لە شیوعیەکانەوە دێ. حکوومەتیش بۆ لابردنی عارف پشتی پێبەستن. پاشە ڕۆژ ڕوون نییە و حەزیش ناکەم پێشبینی بکەم پاشە ڕۆژ چۆن دەبێ. بارزانی دەچێتە قاهیرە و سەر لە سەرۆک جەمال عەبدولناسر دەدات. باڵیۆزگەی ئەمریکا لە قاهیرە چاوپێکەوتنی بارزانی و سەرۆک جەمال عەبدولناسر بەم شێوەیە لە بروسکەیەکی بۆ واشنتۆندا باز دەکات. 7 تشرینی یەکەم 1958 لە پراگەوە ڕۆژی 3 تشرینی یەکەم مەلا مستەفا بارزانی خۆی و 6 کوردی تر کە لەو دوور خراوانەدا لەگەڵیدا بوو بۆ چوونەوە عێراق گەیشتنە قاهیرە. ڕۆژی دوایی ناسر پێشوازی لێکردن. بارزانی لە رووسیا نەماوەتەوە، بگرە لە نێوان ڕۆمانیا و پۆڵۆنیا و چیکۆسلۆڤاکیادا هات و چۆی کردووە کا پروپاگەندا دژی ڕژێمی زاڵمی پاشایەتی بکە. بارزانی گوتی کوردە پەنابەرەکان لە دەرەوە هەواڵی شۆڕشی میسریان بیست و گیانێکی تازایان هاتەوە بەر. ئێمە هەموو هەستمان، بارزانی دەڵێ، وەکو هەستی عەرەبە، چونکە گیر و گرفتمان لەگەڵ ئیمپریالیزم و ڕژێمی خراپبووک و یەک وایە. قایرەی شۆڕش بووتە چرا بۆ گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەرکەوتنی شۆڕشی میسرمان بە سەرکەوتنی پیرۆزی هەموو گەلانی عەرەبی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نێزیک زانی. هەموو شەکانی سەرۆک ناسر لە دڵماندان نەخشاوە و دەنگی ئەو نیشانەی سەرکەوتنی تێدایە. کاتێ شۆڕشی عێراق ڕابوو ئاواتەکانمان پێهاتەدی. بارزانی دەیەوێ بگاتە بەغدا بۆ چاوپێکەوتنی فەرماندەی شۆڕش عەبدولکەریم قاسم. 147 کەس لەو کوردانی بڕیاری مردنیان بەسەر دراوە بەم زوانە دەگەنەوە بەغدا. گەڕانەوەی هاوڕێیانی ڕێ ڕۆیشتنە مێژووی یەکا بۆ نیشتیمان. 500 کەس لە هاوڕێیانی بارزانی کە لە ڕێ ڕۆیشتنە مێژووی یەکەی ساڵی 1940دا بارزانی بردی بەڕێوە و سنوور و سوپای 3 دەوڵەتی بەزاند کە عێراق و تورکیا و ئێران بوون و خۆیان گەیاندە یەکێتی سۆڤێت هەر لەوێ ماون. بارزانی لەگەڵ گەڕانەوەیدا بۆ عێراق دەستی کرد بەڕێ پاکردنەوە بۆ گەڕانەوەی ئەو هاوڕێیانە. حکوومەتی عێراق بەپەلا هەموو کارێلی یاسایی و ڕواڵەتی تەواو کرد. بارزانی میر حاج ئەحمەد و ئەسعەد خۆشەوی ناردە مۆسکۆ بۆ هاودەنگی و سەرپەرشتی کاری گەڕانەوەیان. یەکێتی سۆڤێتیش لە لای خۆیەوە هەموو ئاسانکاری ڕێخست و پاپۆری گرۆزیای ئامادە کرد بۆ گواستنەوەی بارزانیەکان. ئەو پاپۆرە لە سەرەتای نیسانی 1959دا کەوتە ڕێ کە 1984 کەسی لەسەر بوو بە ژن و منداڵەوە. پاپۆری گرۆزیا 16 نیسانی 1959 گەیشتە بەندەری بەسڕە و لەلایەن دانیشتوانی بەڕێزەوە پێشوازی کران. لە بەسڕەوە تێکۆشەرە گەڕاوەکان و خێزانەکانیان بە شەمەندەفەر هاتنە بەغدا و لەوێشەوە بۆ هەولێر. هەرجەیەکی دەگەیشتن گەلی عێراق بە گەرمی بە خێراتینی دەکردنەوە. شێخ ئەحمەد خۆی هاتە هەولێر بۆ بە پیرەوەچوونی ئەو قارەمانانەی تا مەزرۆی بینینی بوون. حکوومەتی شۆڕش ئەم تێکۆشەرانی باش لە باوەش گرت. بۆ دەرچوەکان لە دایارەکانی میریدا کاری بۆ دۆزیەوە و بۆ پیرەکان هۆی بەڕێوەچوونی دانا. بە جۆری ڕێزی گرتن شیاوی فیداکاری و تێکۆشانیان بێ. بردننی گشتیشی بۆ هەموو ئەو بارزانیانە دەرکرد کە بڕیاری کوشتن و گرتنیان لە سەردەمی پاشایەتیدا بۆ دەرچوو بوو. ئەمەش دەقی ئەو بڕیاری بورینەیە کە نرخی بۆ شەهیدانی شۆڕشی بارزانی گەڕاندەوە. دەقی بڕیاری نرخاندنەوە بە شەهیدانی شۆڕشی بارزان. ئەنجومەنی عورفی سوپایی لە هەولێر لە کێشەی یەکگرتووی ژمارە 1945 داژنەوە و هەشت بڕیاری دەرکرد بە هەڵواسینی هەر یەک لە ڕئیس ئەوەلی تەقاویت عیزەت عەبدولعەزیز و ڕئیس مستەفا خۆشنا و ڕئیس خەیرۆڵڵا عەبدولکەریم و مولازم محەممەد مەحموود قودسی بە پێی فەرمانی بەندی 11 لە یاسەی دادگەی عورفی ژمارە 18 ساڵی 1935 و سندنەوەی هەموو سامانێکی زیندەماڵ و مردەماڵیان و فرۆشتنیان و درانی پارەکەی بە گەنجینەی حکوومەت لە باتی ئەو زیانانەی بە بزوتنەوەکەیان گەیاندویانە. بە پێی فەرمانی بەندی 4.3 لە یاسای کلکی یاسای عورفی ژمارە 60 ساڵی 1941 فەرمانی کوشتنیان بە خنکاندن تا مردن بە نهێنی لە ناو بەندیخانەدا هێنرایە جێ. ڕۆژی 1947 نادیما کچی عەباس دایکی شەهید محەممەد مەحموود قودسی ڕۆژی 21 نوێی 1958 سکاڵایەکی دا بەم لیژنەیە داوای کرد لە پاش بە جێماوی کوڕەکەی بۆیان ببژێردرێتەوە. هەروە هەمزە عەبدوڵڵا
بریکاری گشتی سانیحە میرزا منەف ژنی شەهید خەیرۆڵڵا عەبدولکەریم داوای لەم لیژنەیە کرد بژاردنی پێویست بۆ خێزانی شەهید لەگەڵ بەخشش و مانگانی تەقاویتی پێ بدرێت. پاش وردبوونەوە ئەو فەرمانانەی بەسەر هەریەک لە ڕەئیس یەکەم عیزەت عەزیز و ڕەئیس خەیرۆڵڵا و ڕەئیس مستەفا خۆشنا و مولازم محەممەد مەحموود قۆچیدا دراوە و برێتی بۆ لە خنکاندن تا مردن و بە جێگەیاندنی ئەو فەرمانە بەسەریاندا. دەکەوێتە ژێرمەودای بەندی یەکەم لە یاسای ژمارە 23 ساڵی 1950دا. بۆیە بڕیاردرا خۆیان و هاوڕێیەکانیان لەم کێشەیەدا بوردنی گشتی بیانگرێتەوە و کە سوکاریان بەخشیان بدرێتێ و مافی ئەوەشیان ببێ هەر سامانێکی زیندەماڵ و مردەماڵیان لێ سەندرابێ وەری بگرنەوە بە پەیبەندی سێیەم و حەوتەم و بڕگەی ئەلف لە بەندیدا لە یاسای ناوبراو. ئەنجومەنی وەزیرانیش ئاگادار بکرێ بە پەیبەندی 11 و ئەم بڕیارە بە تێک ڕێی دەرکرا لە 25 1959 بە پێی ڕاستکردنەوەی ژمارە 19 ساڵی 1959 سەرۆک عەبدولئەمیر ئەلعەکیلی، ئەندام فەخری سوزدادکار، ئەندام عەبدولخالق دوربی ڕاوێژکاری داد لە وەزارەتی بەرگری. ئەم بڕیاری بەخشینە گشتیە 101 کەسی لە تێکۆشەرە هاوبەشەکانی شۆڕشی بارزانیش گرتەوە بە بۆنەی گەڕانەوەی هاوڕێ بارزانیەکان بە سەربەرزی بۆ نیشتیمان. بارزانی ئەم نامەی سوپاسەشی پێشکەش بە زەعیم عەبدولکەریم قاسم کرد. بەڕێز زەعیمی یەکتا عەبدولکەریم قاسم، سەرۆکی ئەنجومەنی وەزیران و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان، ئەو بە خێرهاتنەوە گەرمەی برا بارزانیەکان بەرەو ڕووی بوونەوە ئەوانی کاربەدەستانی سەردەمی دوابڕا و بە فەرمانی ئیمپریالیزمی ئاغایان ناچاری ئاوارەی نیشتیمانیان کردبوون. بۆ هەموو دنیای سەلماند کە برایەتی کورد و عەرەب هێزێکە لە بەزین نایە و ئەم برایەتیە بە ڕێکەوت و لە پڕ نەهاتۆتەکایەوە بگرێ بە درێژایی ساڵان گۆڕانکاری بەسەر دەهاتووە. ئەو پروپاگەندانی پێشاتنەوەی ئەم هاونیشتیمانیانە بڵاو دەبوونەوە بە مەبەستی سەخڵەتدانی گشتی ڕای گشتی دنیا و شێواندنی ڕاستەقی نەبوو کە ڕوودا و بە دروی خستەوە. بە هەزاران هاونیشتیمانی کۆماری عێراق کە لە بەسڕا خڕ ببوونەوە ئەوەی سەلمان کە ئەمانە پێشوازی ئەو هاونیشتیمانیانە دەکەن دەمێکە لە وڵات دوور کەوتونەتەوە، نەک وەکو درۆ و دەلەسەی هێزەکانی ئیمپریالیزم لەباری ئەوانی لە یەکێتی سۆڤێتەوە گەڕاونەتەوە عێراق بە ناوی بارزانیانی گەڕاوە بۆ نیشتیمانی خۆشەویستیان و بە ناوی هەموو کوردێکی بەشەرەف و بە ناوی خۆمەوە جوانترین سوپاس و بەرمنەتی پێشکەشی ئێوە و گەلی عێراقی سەربەرز دەکەم. لە جاتی برا گەڕاوەکان بەڵێن بە ئێوەی بەڕێز دەدەم ئێمە دەزوەکەری لە قەواری کۆمارە سربەخۆکەمان و شەرەفی نیشتیمانمان بکەین بە هەرچی هێز و دڵسۆزێکی هەمانە. لە فێڵی چاوچنۆکەکان هەڵبدەین و هەموو پلان و تەڵەکەکانیان ورد و هەڕا بکەین لە هەر لایەکەوە بێ لە ژێر فەرماندەی ئێوەدا و بە هاوکاری تەواو لەگەڵ برا عەرەبە ئازاکانماندا شوورەی کۆمارە نەمرەکەمان هەڵدەچنین و بە گورجی بەرەو پێش دەڕۆین. لە کۆتاییدا داواکارم سپاسی بێپایان و بەرمنەتی هەرە زۆرمان لێ قبول بفەرمونون بۆ ئەوەی ئێوە و گەلی عێراق کردان بۆ هاتنەوەی بارزانیەکان و حەواندنەوەیان بەژی کۆماری عێراقمان بە ئازادی و دیموکراتی، بژی هەتا سەر برایەتی قایمی کورد و عەرەب، بژی زەعیمی تەنیا بۆ گشت عێراقیەکان عەبدولکەریم قاسم پارێزەری ئاشتی و دیموکراسی. دڵسۆستان مستەفا بارزانی. لەبەر ئەوەی عەبدولکەریم قاسم ساڵی 1945 لە شەڕەکانی بارزاندا بەشداری کردبوو، لە نزیکەوە ئازایی و خۆڕاگری بارزانیەکانی دیبوو، باش چوبوونە دڵیەوە و گیان فیداکاریانی هەڵسەنگاندبوو. دۆستایەتێکی گەرمی لەگەڵ مستەفا بارزانیدا پێکەوە نابوو لەسەر بنەوای بڕوا بە یەکتردا، بەڵام بەداخێکی گرانەوە شۆڤێنی کۆنە پەرستەکان کە لەبەریان خستە ئەو دیواری بڕوایە و ئیدی ئەوەی کرا.